زانکۆی ڕاپەڕین سیمپۆزیۆمێکی ڕەخنەیی بەناونیشانی دیجیتال میدیای کوردی لە بەرفراوانکردنی ئازادی ڕادەربڕینەوە بۆ تیرۆری کەسایەتی ڕێخست. لەم سیمپۆزیۆمەدا پێشەلکاریەکانی مافی مرۆڤ و ئازادیە تاکە کەسەکان لە دیجیتال میدیای کوردیدا شیکرایەوە و باز لە هۆکارەکانی پەرەسەندنی تیرۆری کەسایەتی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و سۆشیال میدیا کرا. لە پانێلەکاندا هەژ مامۆسای ئەکادمی هەژ مامۆسای زانکۆ پسپۆڕیان ڕاگەاندنە لە زانکۆکانی تر هاتوون بۆ زانکۆ ڕاپەڕین. لێرە شەنوکەیۆم بابەتانە دەکەن کە پەیوەستن بە مەسلەی دیسال میدیا و ئازادی ڕادەربڕین و تیرۆرکردنی کەسایەتی. ئەم بابەتە گرنگی تایبەتی خۆی هەیە و پێویستە ناوەندە معریفەکان کاری زیاتر و جدیتری لەسەر بکەن، چونکە فۆرمی سۆشیال میدیا خۆ دیجیتال میدیا لە ناو فۆرمەکانی ڕاگەاندن لە ئێستادا لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراقیش زۆرترین پانتایی میدیایی و جەماوەری داگیر کردووە، زۆرترین کاریگەری هەیە. بەشدارانی سیمپۆزیۆمەکە پێیان وایە لە هەرێمی کوردستان هێشتا تیرۆری کەسایەتی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و دیجیتال میدیا کوردی نەبوو بە دیاردە و نەبوونی هیچ یاسایەکی تایبەتیش بە دیجیتال میدیا گرفتەکانی زیاتر کردوون. تەکنۆلۆژیا لەم ڕۆدا لە سەردەمی مۆدەرندا هەر لایەنە باش و ئیزابەکەی بۆتە سەرچاوێک بۆ ناوزڕاندن بۆ تێکشکاندنی بەرامبەر بۆ ناشرینکردنی وێنەکانی بەرامبەر. هەروەها تەکنۆلۆژیا لە سەردەمی مۆدەرندا بەدەستی پارتە توندڕەوەکان، بەدەستی حکومە دیکتاتۆرەکان، بەدەستی لایەنە خراپان و کە هەتانانەت تاکە کەسەکانیش بۆتە سەرچاوێک و بۆتە ئامرازێک بۆ ناشرینکردن و تیرۆرکردنی بەرامبەر. ئێمە پێمان وانە لە دیجیتال میدیای کوردیدا بەتایبەت لە ماڵپەرە ڕسمیەکاندا بوو بێت بە دیاردەیە ئەوەی کە وای کردو ئەم حاڵەتانە زۆرتر بێ، تۆڕە کۆمەڵاتەکانە زۆرتر و بە دیاریکراوەتیش لەنێو تۆڕی فەیسبووکە کە بە شێوەیەکی بەرفراوان دەزوەردانە نێوژانی تایبەتی کەسایەتەکان و تیرۆری کەسایەتەکان هەیە. بە تایبەت ئەمیش لەسەر وەختی ململانەکاندا، لە کاتی قەیرانەکاندا، لە کاتی پێک هەڵبژان و ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکاندا و لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئەم حاڵەتانە زۆر بربڵاوە بێ و تەشەنە ئاسنێک. تیرۆری کەسایەتی لە دیجیتال میدیای کوردیدا بە پێی وتەی شارەزایان ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە دەسێنێت و زۆرێک لە کێشەکانی کۆمەلگا لە ئێستادا بەهۆی بەرفراوانی و گەشەکردنی تەکنۆلۆژیا و نەبوونی ڕۆشنبیرێکی گشتیە لە بەکارهێنانیدا. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.